بە هیوای کاتێکی بەسوود لەگەڵوانەی بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕە 4 باسی ئەژمێرکردنی هزری. لە کاتی ئەژمێرکردنی هزری بە تایبەتی لە کاتی کۆکردنەوە و لێکدان واتە جاران و کەڕەت هەندێک کردار هەیە کە دەتوانین بەکاریان بینین لۆ ئەوەی ئەژمێرکردنەکە ئاسان بی. یەک لەو کردارانە کرداری ئاڵ و گۆڕ، ئەوی دیکەیان یەکتر بەستن. ئاڵ و گۆڕ واتە جێی یان جێگەی ژمارەکان دەگۆڕم لە کاتی کۆکردنەوە یان لێکدان. بۆ وێنە ئەگەرە من بمەوێ ئەو دوو ژمارەی کۆ بکەمەوە 5 کۆ 8 دەتوانم جێیەکەیان بگۆڕم، هەرچەندە لێرە تەنیا دوو ژمارەم هەیە، هیچ جیاوازی نییە، بەڵام مەبەستم ئەوەیە کە ئەمن دەتوانم بنووسم بە هەشتەکەی بە ڕەنگەشکە بنووسم هەتا دیاربی. ئەگەرە 5 کۆ 8 ئەم دەتوانم ئەو ڕیزکردنەی تێکدەم بە جۆرە چیتکە بنووسم، دەتوانم بنووسم هەمان شتە وەکو 8 کۆ 5. لێرە 5 لە لای ڕاستە 8 لە لای چەپە، لێرە 8 لە لای ڕاستە 5 لە لای دواتە هیچ کێشە نییە. لە کاتی کۆکردنەوە دەتوانم جێی ژمارەکان بگۆڕم، 8 بێتە پێشەوە، 5ەکە بچیتە دواوە و بە پێچەوانە. ئەوە لە کاتی کۆکردنەوە و لێکدانیش هەروە. بۆ وێنە ئەگەرە من ژمارە 3 هەبی جارانی 9 دەتوانم بنووسم 9 جاران 3 لە جیاتی هەر یەک شتە. ئەو ئاڵ و گۆڕا ناتوانم لە کاتی لێدەرکردن، واتە ئەمن ئەگەر 9 هەبی کەم 2 ناتوانم ئەمن بنووسم 2 کەم 9، ئەوە هەرگیز نابی. هەروەها لە کاتی دابەشیش ناتوانم، ئەگەرە من بۆ وێنە ژمارە 10 هەبی دابەشی 5 بکەم، ناتوانم ئەمن جێیان بگۆڕم 5 دابەش 10، ئەوە نابی، ئەوە ناکرێ. واتە ئاڵ و گۆڕ زیاتر تەنیا لە کاتی کۆکردنەوە و یان لێکدانە. ڕیزکردنی ژمارەکان دەگۆڕم، چ بنووسم 18 کۆ 5 چ بنووسم 18 کۆ 9 چ بنووسم 9 کۆ 18 یەک شتە، هیچ جیاوازی نییە. لێرە ئەو سیفەتە هەندێک جار ئاسانکاریم لۆ دەکا لە کاتی ئەژمێرکردنی هزری. سیفەتەش کەش هەیە، ئەویش بە یەکتر بەستن مانای چییە؟ ئەویش هەر لە کاتی لێکدان و دابەشکردن، واتە ئەو کات ئەمن زیاتر لە دوو ژمارەم هەیە، واتە ئەمن ئەگەر ژمارە 3 هەبوو کۆی بکەمەوە لەگەڵ 5 پاشان کۆی بکەمەوە لەگەڵ 2، 3 ژمارەیە. ئەمن لێرە چ دەکەم؟ بە هەوەسی خۆم دەتوانم ئەو دوو ژمارە بە یەکتر ببەستم، ئەو هاکەوانە چی دانێم نیشانی بدەم کە مەبەستی منەوەیە یەکەم جار 3 و 5ەکە بەیەکەوە کۆ بکەمەوە پاشان 2ەکە، یان بە پێچەوانە نیشانی دەدەم ئەمن جارێ بەو کەوانەی 5 و 2 بە یەکتر بەستەوە، واتە جارێ 3ەکەی وەکو خۆی دەینمە خوارێ 5 و 2ەکە کۆی دەکەمەوە 5 و 2 دەبیتە 7، پاشان هەنگاوی دووەم 3 و 7 بەیەکەوە دەبەستمەوە. ئەوە یەکتر بەستنەوە. هیچی دینیە دەنا ئەو دوو
کردارانە ئەوەندە ئاسانن. ئاڵ و گۆڕ واتە جێ گۆڕچێ، جێ ژمارەکان دەگۆڕم لە کاتی کۆ و لە کاتی جاران. بە یەکتر بەستنەوەش دیسان لە کاتی کۆ و جاران ئەمن بە هەوەسی خۆم کامە ژمارەم بوێ ئەو ژماران بە یەکتر دەبەستمەوە کامە لۆ من ئاسان بی. یەکەم جار ئەوان کۆ دەکەمەوە یان لێک دەدەم. بەش بوون یان بەشینەوە ئەوە شتێکی دیکەیە پاشان باسی دەکەم. کەواتە ئێستا تۆزێک پرسیارەکان شیکار دەکەم هەتا زیاتر بزانم ئاڵ و گۆڕ و یەکتر بەستن مانای چییە. دەچمە لاپەڕەکی نوێ، دێمە لاپەڕی ژمارە 6 یەکسەر دەچمە لای ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ئەژمێرکردنی هزری بەکاربینە بۆ دۆزینەوەی سەرجەم یان ئەنجامی لێکدان. پرسیاری ژمارە 25 ئەمن 4 ژمارەم هەیە، 8 و 13 و 7 و 12. ئەوەی باوە خەڵک یان خوێندکار هەشتەکەی کۆ دەکەنەوە لەگەڵ 13 دەبیتە 21، ئەو جە 21 کۆ دەکەنەوە لەگەڵ 7 دەبیتە 28، ئەو جە 28 کۆ دەکەنەوە لەگەڵ 12 دەبیتە 40. بەڵام لێرە لەو کتێبەی دەیانەوێ ڕێیەکی ئاسانمان پیشاندەن لۆ ئەوەی ئەژمێرکردنی هزری ئاسان بی و خێراش بی. ئەو چییە؟ جێی ژمارەکان دەگۆڕین. ئەمە لێرە ڕۆن دەکەمەوە کو ئەمن چم هەبوو 8 و 13 و 7 و 12 ئەوها ڕێز کرابوون. لێرە ڕێزکردنەکەی تێک دەدەم هەتا ئاسان بیلۆ، واتە سیفەتی ئاڵ و گۆڕ بەکار دەینم. چ دەکەم؟ دەچم ئەو 13ی لا دەبەم، ئەو 12ی دەینمە جێی 13ەکەی دەبەمە جێی 12. لەبەر چ ئەوها دەکەم هەتا 12 نزیک بی لە 8 و 7یش نزیک بی لە 13. لەبەر چ 8 نزیک بی لە 12 یان 12 نزیک بی لە 8؟ چونکە 8 کۆ 12 سەرجەمەکە ژمارەیەکی ئاسانە کە سفری لەگەڵا، واتە دەکاتە 20. 20یش چەند جارەکانی ژمارە دەیە. ئەمن دەبی هەمیشە بگەڕێم بە دوای ئەو ژمارانەی کە کۆیان دەکەمەوە یان لێکیان دەدەم ژمارەیەکی ئاسانم بەدەست بێ. ئەگەر کرا بێگومان هەموو کات ئەو شتە ناکرێ، بەڵام ئەگەر کرا بزانم کام ژمارە لە تەنیشتیەک بن بە یەکیان ببەستمەوە پاشان سەرجەمەکەی یان ئەنجامی لێکدانەکە ژمارەکی ئاسان بی، سفری لەگەڵ بی مەبەستم سفر لە خانە یەکان هەبی. کو زانیم ئەمن 8 و 12 سفری لەگەڵا، بەو جۆرەی زانیم. دێم لێرە تەمەشا دەکەم ئەو ژمارانەی کە کۆیان دەکەمەوە دەبنە دا چییە؟ 1 و 9 دەبیتە 10. هەروەها 2 لەگەڵ 8 دیسان دەبیتە 10. هەروەها 3 کۆ 7 ئەویش دەبیتە 10. هەروەها 4 کۆ 6 دەبی بە 10. ئەو جا 5 کۆ 5 یەکسانە بە 10. ئەگەر تەمەشای ژمارەکان بکەین خوێندکاری ژیر 1 2 3 4 5. لێرەش هەروە 5 و 6 و 7 و 8 و 9 یان بە پێچەوانە 9 8 7 کەم دەبیتەوە، لێرە زیاد دەبی. کەواتە بۆ جۆرەی ئەمن ئەگەر زوو دیتم یەک لە ژمارەکان خانە یەکانی یەکە،
ئەوی دیکە نۆیە لە تەنیشتێکیاندا دەنێم ئاڵ و گۆڕیان پێ دەکەم هەتا ژمارە 10 وەیە چەند جارەکانی دەم بەدەست بێ. کەواتە لێرە تەمەشام کرد 8 و 2 7 و 3 ببورن. زانیم کە ئەمن ئەگەر 8 و 2 کۆ بکەمەوە ژمارە چی ئاسانم بەدەست دێ سفری لەگەڵە ئەو ژمار چ ژمارەکە ژمارە 20. کەواتە ئەمن دەزانم ئەگەر 7 و 2 کۆ بکەمەوە 8 و 12 کۆ بکەمەوە ژمارە 20م بەدەست دەکەوی. بەڵام پێشی ئەمن ئەو ژمارەم بەدەستکەوی لێرە ئاڵوگۆڕەکە کوو بوو 12 و 13 جێ خۆیان گۆڕی هەنگاوەکەم ئاڵ و گۆڕ. ئەوەی ڕاستی بی دەمتوانی ئەمن 12 و 13 ئاڵ و گۆڕ نەکەم 8 و 7 ئاڵ و گۆڕکەم ئەویش دەبی 7 و 13 دەکاتە 20 8 و 12 دەکاتە 20 یان بە کەیفی خۆم ئاڵ و گۆڕەکەی هەرکوو بمەوێ دەتوانم بکەم بەڵام ئاسانترین شت ئەوەیە زۆر تێکەڵ و پێکەڵ نەبن ژمارەکانم تەنیا 1-2 ئاڵ و گۆڕی بکەم نەک بچم بۆ وێنە یەکەم جار ئەو هابوو ژمارەکان بچم 7 ببەمە ئێرە و 12 بینمە ئێرە و دوایە 13 ببەمە ئەو لای و نەزانم چ دەکەم دەبی ئەمن بزانم ئاڵ و گۆڕ باشترین ئاڵ و گۆڕ کامەیە. باشترین ئاڵ و گۆڕ ئەوەیە بۆ وێنە ئەو 12 بێتە ئێرە ئەو 13 بێتە ئێرە ئەو جا پاشان کە ئاڵ و گۆڕەکە تەواو بوو یەکتر بەستن بە یەکتر بەستن واتە نیشانی بدەم کە ئەمن دەمەوێ 8 و 12 بەیەکەوە کۆکەمەوە 7 و 13 بەیەکەوە کۆکەمەوە. ئەوە ئەو کەوانە دانانە و دانانی ئەنجام سەرجەمی کۆکردنەوە پێی دەڵێن بە یەکتر بەستن. 8 و 12 بووە 20 7 و 13 بووە 20 و نابی ئەمن ئەو هێمایەشم لە بیر بچی دەبی لێرە لە مابینی 20 و 20 ئەو هێمایەش دانێم کەواتە سەرجەمی هەموو چار ژمارەکان کردیە چەند کردیە ژمارە چل کردیە ژمارە چل سەرجەمەکە ئەوەیە ئاڵ و گۆڕ و بە یەکتر بەستن. ئاڵ و گۆڕ و بە یەکتر بەستن. ئێستا ئەو پرسیارە تەواو بوو ئەمن هەموو پرسیارەکان شیکار ناکەم هەندێکیان هەڵدەبژێرم شیکاریان دەکەم لێرە ڕەنگە 26 شیکار بکەم 2 جاران 25 جاران 4 بزانم لێرە شیکارم کردیە یان نە 2 جاران 25 جاران 4 لێرانە ئەوەی ڕاستی بی پێی ناوێ ئەمن ئاڵ و گۆڕ دروستکەم هەز دەکەم جێەکانیان باشە تەنیا بە یەکتر بەستن چ دەکەم 2 25 بە یەکتر دەبەستم واتە ئەمن جاری یەکەم کارم بەو چارەی نییە تەنیا 2 جاران 25 چونکە هەز دەکەم دەکاتە ژمارەکی ئاسان ئەویش 50 ئەو جە پاشان کە 50یەکەم نووسی ئەو جارانەی ئێرە دەینمە خوارێ چوارەکەش دەینمە خوارێ ئێستا زۆر ئاسانە 50 جاران 4 سفرەکە دێتە خوارێ 5 جاران 4یش دەکاتە 20 کەواتە لێرە تەنیا یەک سیفەتم بەکارهێنا ئەویش سیفەتی بە یەکتر بەستن. ڕەنگە یەکەکی دیکە ئەوهانەکە ڕەنگە بە یەکتر بەستن بە جۆرشکە بکە ئەویش هەر ڕاستە بۆ وێنە 25 و 4ەکە بە یەکتر ببەستی جارێک کاری بە دووەکەی نەبی 2 جاران 25 جاران 4 دەکاتە 100 دەبی بزانم بێگومان بە هزری ئەو جە 2 جاران 100یش یەکسانە بە 200
هەمان ئەنجامە. ئەو جارەی پرسیاری 27 لێرە ئەمن ئاڵوگۆڕی پێناوێ یەکسەر دەچم 5 و 8ەکەی بە یەکتر دەبەست. 5 جاران 8 40 جارانی 12 چونکە سفر هەیە لەو ژمارەی زۆر ئاسانە سفرەکەی دەنووسمەوە 4 جاران 2 8 4 جاران 1 4 ئەوە ئەنجامی لێکدان. بەڵام لێرە ئەمن نەمدەتوانی 8 و 12 بە یەکتر ببەستمەوە زۆر ئاسان نەبوو. بێگومان دەشمتوانی 5 و 12 بە یەکتر ببەستمەوە بەڵام دیسان زۆر ئاسان نییە. 5 و 8 بە یەکتر بەستن لە هەمووی ئاسانترە. ئەو جارەی پرسیاری 28 لێرە ئەمن تەمەشا دەکەم 5 ئەو دوو ژمارەیە بە ئاڵوگۆڕ بکەم بێنە تەنشت یەکتر، واتە 5ەکەی وەکو خۆی بنووسمەوە، کۆیەکەش وەکو خۆی بنووسمەوە، ئەو 95ەی بینم بیهینمە جێی 98ەکەی 98ەکەش ببەمە ئەو لای، واتە ئەمن 95 لێرە بنووسم، ئەو جا کۆی بکەمەوە لەگەڵ 98ش لێرە بنووسم. 98 جێی خۆیان بەو جۆرەی جێی خۆیان گۆڕی لێرانە 98 ئەمن ئەگەر بە کەسچی بنووسم هەتا بزانم جێی خۆیان کو گۆڕیە. لێرەش 95 ئەگەر ئەمن بەشینی بنووس. ئەوها لەبەرچ ئاڵوگۆڕم پێیان کرد هەتا 5 و 95 بێنە تەنشت یەکتر. ئێستا 5 و 95 بە یەکتر بەستن، 5 کۆی بکەمەوە لەگەڵ 95 دەکاتە 100 لێرە، ئەوجا ئەو کۆی ڕەشەی بینمە خوارێ، 98ەکەش بینمە خوارێ، هەنگاوی پاش ئەو هەنگاوی 100 کۆ بکەمەوە لەگەڵ 98 یەکسان دەبی بە 198. پرسیارەکەی پاشی ئەو پرسیاری 29 11 75 و 25 لێرە ئاسانترین شت ئەوەیە ئەمن 75 و 25 بە یەکتر ببەستم، کەواتە 11کە وەکو خۆی دەنووسمەوە، کۆیەکە وەکو خۆی دەنووسمەوە، 75 و 25 دەکاتە 100. ئەوجا 11 کۆ 100 یەکسانە بە 111. پرسیارەکەی پاشی ئەو پرسیارەی 8 جاران 11 جاران 5 ئەمن لێرە ببورن ڕەنگە ئاڵوگۆڕ بکەم لە مابەینی ئەو 5ەی بینمە نزیکی 8ەکەی، واتە 11 بینمە جێی 5 ببەمە جێی 11. 8ەکەی وەکو خۆی دەنووسمەوە، جارانەکە وەکو خۆی، ئەوجا ئەو 5ەی ئێرە دەینم لێرەی دەنووسم، دیسان جارانەکە وەکو خۆی، ئەو 11ی کە لێرەیە دەیهینم جێیەکەی دەگۆڕم، ببورن دەینم لێرەی دەنووسم. لەبەر چ ئاڵوگۆڕم کرد هەتا 5ەکە بێتە جێی 8ەکەی بە یەکتر بەستن ئەنجام بدەم. ئێستا بە یەکتر بەستن 8 جاران 5 یەکسانە بە 40، کەواتە دەنووسم 40 لێرە، جارانەکە دێتە خوارێ 11ش دەنووسرێتەوە. ئەو جا زۆر ئاسانە 40 جاران 11 چونکە سفر هەیە سفرەکەی دەنووسمەوە 4 جاران 1 4 4 جاران 1 4. ئەوەش تەواو بوو. ئێستا وا بزانم تەواو بووین
بەڵام لێرە مەرجنیە هەموو جارێ ژمارەکان ئاسان بن، هەندێک جار بۆ وێنە لە تەنیشت ئەو یەکەی سێ هەیە، لە تەنیشت ئەو نۆیەی بێگومان مەبەستم لە خانەی دەیان دوو هەیە، ئەو کات هەر ئاسانە سی لەگەڵ دووش لەگەڵ بیستیش دەکاتە 50 کەواتە سەرجەمەکە دەبیتە 60. لێرە لە تەنیشت دووەکەی ڕەنگە 4 هەبی، لە تەنیشت هەشتەکەی ڕەنگە 1 هەبی، بەڵام ئەو کاتیش هەر ئاسانە، ئەمن دەزانم 2 هەش دەکاتەدا 40 دەکاتە 50 کەواتە ئەویش دەکاتە 60 بۆ وێنە. لێرە ئەو سێ ڕەنگە 5 هەبی، لە تەنیشت هەفتەکەی ڕەنگە 4 هەبی، کەواتە 40 و 50 50 و 40 دەکاتە 90 بەخۆشم دەم هەیە دەبیتە 100. کەواتە دەتوانم هیچ کێشە نییە ئەگەر ژمارەکان گەورە تریش بوون لە یەک ڕەنووسی، بۆ وێنە ئەگەر 6 هەبوو لە تەنیشت چارەکەی لە لای چەپ و لە تەنیشت ئەو 6 بۆ وێنە 1 هەبوو، ژمارەکە دەبیتە چەند 60 لەگەڵ 10 هەفتە بەخۆشم دەم هەیە دەکاتە 80. لێرەش بۆ وێنە ئەگەر 4 هەبوو، لێرەش ئەگەر 4 هەبوو، کەواتە 40 و 40 80 بەخۆشم دەم هەیە دەبی بە 90. ئەوها بە ئاسانی دەتوانم بە هزری ژمارە کۆ بکەمەوە. ئەگەر ئەمن خانەیەکان زانیم، خانەیەکان کوودا دەندرێ 1 لەگەڵ 9 2 لەگەڵ 8 3 لەگەڵ 5 و 4 لەگەڵ 6 و 5 لەگەڵ 5، کاتە تەنیا ئەمن تەمەشای خانەیەکانی ژمارەکانی خۆم دەکەم. ئێستا بچمە لای بەشینەوە. بەشینەوە چییە؟ بەشینەوە زیاتر لە کاتی لێکدان بەکاردێ، واتە ئەگەرە من دوو ژمارەم هەبوو، یەکیان گەورەتر بوو لە یەکەچیان، ئەمن هەموو کات دەتوانم ژمارە گەورەکە بەشینەوە، واتە بیکەمە دوو ژمارە، واتە ئەمن بگەڕێم بە دوای دوو ژمارەی ئاسان لە جیاتی 12. هەمیشە ژمارەك لە ژمارەکان دەبی سفری لەگەڵبی. 12 دەکاتە چ؟ 12 یەکسانە بە دوو ژمارەی ئاسان 10 کۆ 2، هەمیشە کۆ 12 دەکاتە 10 کۆ 2، چونکە زۆر ئاسانە ئەمن نۆی جارانی دەی بکەم کە ئەوها 12کەم بە شیەوە کردمە دوو ژمارەی ئاسان. ئەو کات ئەو جە ئێستا ئەو پرسیارەی شی کار دەکەم لە جێیەکی دیکە. 9 جاران 12 گوتمان نۆیەکە هەروەکو خۆی دەنووسمەوە جارێ، ئەوها ئەو جارانەکەش وەکو خۆی دەنووسمەوە، ژمارە 12 دەینم دەیکەمە 10، چونکە 10 سفری لەگەڵا کۆ 2 دەکات 12. هەنگاوی دووەم چ دەکەم؟ یەکتر بەستن، بەڵام نەک 10 و 2 دیسان کۆ بکەمەوە ببیتەوە 12 کەواتە هیچم نەکرد. ئەو جارە یەکتر بەستنەکەی دەگۆڕم، نۆیەکەی ئەو نۆیە ئێرە دیسان دەنووسمەوە، با لێرە بنووسم، جارانەکەی دەنووسمەوە، ئەو دەیەش دەنووسمەوە، بەڵام 9 و دەیەکەی بە یەکتر دەبەستم. ئەو کۆیەی ئێرە بە تەنیا دەنووسم لێرە، دیسان ئەو نۆی دەنووسمەوە چونکە 9 جارانی دەیە، 9 جارانی دووشە لە هەمان کات، نابی لە بیرم بچی. دیسان نۆیەکەی دەنووسمەوە، دیسان جارانی دەنووسمەوە، ئەو جارەی جارانی دوو، ئەو جا بە یەکتریان دەبەستمەوە. ئەوە دەبی ئەمن ئەو هەنگاوەی
ئاوها لێ بکەم دەنا ئیشەکەم ناڕوە. ئێستا لە هەنگاوی سێم 9 جاران زۆر ئاسانە چونکە سفرەکەی دەینمە خوارێ 9 جاران یەکیش 9. ئەو کۆیم نابی لەبیر بچی، کۆیەکەی دەنووسمەوە، ئەو جار 9 جاران دووش دەکاتە 8 ئەویش زۆر ئاسانە. ئێستا کە 90 کۆ دەکەمەوە لەگەڵ 8 ئەویش هەر زۆر ئاسانە چونکە سفر هەیە دەکاتە 8 و 0 0 9 یەکیش دەکاتە 108. ئەوەیە بەشینەوە. ژمارە گەورەکە هەمیشە دابەشنا دەیکەمە 2 پارچە. بەشینەوەی پێدەڵێن دەیکەمە 2 پارچە، یەک لە پارچەکان ژمارەی ئاسانە سفری لەگەڵا. بەو جۆرەی لێکدانەکەم گوایە ئاسان دەبی بە هزری. پرسیارێکی دیکە ئەمە لێرە هەمویان چاناکەم خوێندکاری ژیر، هەندێک پرسیار چادەکەم ڕەنگە ئەو پرسیارە 6 جاران 36 یان 9 جاران 42 مادام هەر نووسیتمەوە کێشە نییە. 6 جاران 36 6 جاران 36 چ دەکەم شەشەکەی وەکو خۆی دەنووسمەوە، دەستکاری ناکەم، جارانەکەش دەنووسمەوە، 36ەکەی دەبەشمەوە بەشینەوە دەیکەمە 30 کۆ 6 30 کۆ 6 چونکە 30 ژمارەی ئاسانە دەیکەمە 30 کۆ 6. ئێستا 30 کۆ 6 چ دەکەم ئەو شەشەی دەبی هیچ لە بیرم نەچی، ئەو شەشە جارانی 30 دوایە جارانی 6 جارانی هەردوو ژمارەکە دەنا تێک دەچی. ئەوجا ئێستا شەشەکەی وەکو خۆی دەنووسمەوە، جارانەکەی وەکو خۆی دەنووسمەوە، سیەکەی وەکو خۆی دەنووسمەوە، یەکتر بەستن ئاوها. ئەو کۆیە کە زۆر زۆر گرنگە دەبی دیسان لە ناوەندێ بینووسمەوە، ئەوجا دیسان ئەو شەشەی کە هەمە بنووسمەوە، جارانەکەی بنووسمەوە، ئەو جارەی جارانی 6 دیسان ئەو دوو ژمارەیەش بە یەکتر ببەستمەوە. ئەوجا هەنگاوەکەی دیبینم 6 جاران 30 کە گوایە زۆر ئاسان بووە، سفرەکە دێتە خوارێ 3 جاران 6 18 کۆی بکەمەوە لەگەڵ 6 جاران 6 دەکاتە 36. ئێستا لە هەنگاوی پاشی ئەو هەنگاوەی 36 و 180 کۆ بکەمەوە، 6 لەگەڵ 0 هەر 6 8 لەگەڵ 3 هەرچەندە ئەوە لەو ئاسانانەش نەبوو، 8 و 3 دەکاتە 11 و 1 لەگەڵ یەکیش دەکاتە 2. ئەگەر زۆرە بەشینەوە چیتکە هەبی ڕەنگە ئەمن، بەڵام ئەو جۆرە بەشینەوە زۆر زۆر ئاسان نەبوو لە کاتی کۆکردنەوەکە. لە کاتی کۆکردنەوەی زۆر ئاسان نەبوو. 211 ڕەنگە بمتوانی بە ئەمن دیسان لێرە ئاسانکاری بکەم، واتە 36ەکەش بکەمە 36 هەرچەندە ئاسان نەدەبوو هێشتا، بەڵام ئیدی لێرە تەنیا باسی بەشینەوەیە، ئەو 36ەی بکەمە ژمارەی دوو ژمارەیی، بەڵام ئەوەی ڕاستی بی لێرە ئەمن یەکسەر دەمتوانی 6 جارانی 36 بکەم زۆر زۆر بە ئاسانی. ئەو هەراو بەزمەی پێ نەدەویست، بەڵام لە کتێبەکەی چونکە نووسرایە ئەژمێرکردنی هزری و بە بەشینەوە زۆر جار ئاسانکاریە، دەبی ئەمن ئەو ڕێگەیەش هەر فێر بم. دەنا لێرە ئەم دەمتوانی 6 جاران 6 36
6 جاران 3 هەژدا، هەژدە و 3 19 20 21 یەکسەر ئەو سێی لابم بنووسم 21. پێی ناوێ خۆم ئەو هەماندی کەم ڕەنگە هەڵەش بکەم لە کاتی بەشینەوە، کەواتە هەردوو ڕێی بزانم زۆر باشە، هەتا بە خۆم ساغ بکەمەوە بزانم ئایا ئەو ئەنجامم بەدەست هات لێرە یان نا. هەرچەندە بەخۆی ئەو ڕێیە ڕێی ئاسانکاریە، بەڵام ئاسانیش نییە زۆر. پرسیارەکەی پاشی ئەوەی پرسیاری 4 جاران 85 بزانم کامە پرسیارە 4 جاران 85 ئەو پرسیارەیە 42 4 جاران 85 لێرە ئەمن بەشینەوەی دروستکەم چارەکەی باوەکو خۆی بنووسمەوە بەو ڕەنگەی نا چونکە تێک دەچی لێم 4 جاران بەو ڕەنگەشنا 4 جاران 85 بکەمە دوو ژمارەی ئاسان یەکەچیان 8 ئەوی دیکەیان 5 ئەو جارەی چاری ببەستمەوە بە 8 چاری ببەستمەوە بە 5 4 جاران 8 یەکتر بەستن کۆیەکەی وەکو خۆی بنووسمەوە ئەو جارەی دیسان 4 جاران 5 و یەکتر بەستن پێنجەکە ئەو هابوو. هەنگاوی پاش ئەو هەنگاوەی 4 جاران 8 زۆر ئاسانە دەکاتە 32 4 جاران 8 سفرەکەش دێتە خوارێ 4 جاران 5 هەر زۆر ئاسانە ئەویش دەکاتە 20. ئێستا 320 کۆ 20 دەکاتە 340. ئەوجە لێرە لۆ خۆم تاقی بکەمەوە 4 جاران 5 20 4 جاران 8 32 لەگەڵ دووش دەکاتە 34. ئەگەر بمەوێ ساغی بکەمەوە هەر لۆ خۆم نەک لۆ کەسەکی دیکە. ئەوەیە سیفەتی بەشینەوە زیاتر بەکاردێ لە کاتی لێکدان. سیفەتی بەشینەوە لە کاتی لێکدان. ژمارەکانی دیکە پرسیارەکانی دەهێڵمەوە لۆ خوێندکاری ژیر و دێمە لای دووەهەمین پرسیار لەوانەیە پرسیاری 43. ڕزگار دەیەوێ 7 CD بۆ کۆمپیوتەرەکەی بکڕی، گوژمەی گشتی لەگەڵ کرێی گواستنەوە چەندە؟ 7 دانا CD هەر دانەیەک تاک هەر دانەیەک بە 500 دینارە. ئایا 7 دانە بە چەندە؟ ئەمن 7 جارانی 500 دەکەم، دوو سفرەکان دێنە خوارێ 7 جاران 5 دەکا 35. ئەو جە کۆی بکەمەوە لەگەڵ کرێی گواستنەوە 1500 دینارە دەکاتە سفرەکان وەکو خۆی دێنە خوارێ 5 و 5 دا سفر 1 و 3 چاری هیچیش 5 کەواتە گوژمەی چەند پارەیە 5000 دینار گوژمەی گشتی لەگەڵ کرێی گواستنەوە. لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیەش و هیوادارم ڕوونکردنەوەکان ڕوون بن و سوودیان هەبی و چاوپۆشیش بکە لە کەم و کورتیەکانم و لە هەڵەکان. هەتا وانەی داهاتوو هەر بژی.